بینەرو بیسەرێن کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن دهینە خزمەتاوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکەکە دی ئەش بەرنامێ کوردی باژاری و شارستانی ڕون و ئاشکرایەک و جهێ سروشتیە مرۆڤان ئبگشتی ئەلسەرگوێ زەڤیە بەلێ دەرئەنجام ئەف سەرزەمینیە بریتیە ئەلناوچێن جوگرافیên جودا جودا گوێ زەڤیا دنیایê jî دابش بیە ئەلسەر چەندین وڵات و شاروچکە و گوند و ئاوەدانی و چۆلەوانیە مرۆڤیش ئەبگشتیل سەر هەر ئێکلڤان جهێن جودا جودا هەلس و کەفت و ڕەفتارên جیاواز ئتکەن لەوڕا ئەتناوا خەڵەکا بەرنامێ بە کوردیدا ئەم jî dê tîşkê exîne ser evan her du destewajên me elserî amaje pêdayî bajarî û şaristanî ka et rûyê ayînê İslamê da çawa hatiye behezkirin ادگل زور برای اسمام مستعد عبدالرحمن صدیق زور بخیر و مستهجان مستوى كما اماجه بداي يعني وكبين تشتكي بديهيه كمروف السرغوي زفيد جيتن اوت نافچين جدا جدا و هر کسك ديف تيگشتن و قناعات و ايديولوجيات خو هل سوكفته و رفتارت كتن لورا مدفتن ام بين سر قران بيروس كآية قران بيروس بچشي واز بحثا چمكي شارستانيته و چمكي باجربوني كريا بله بنای خوای بخشنده مهربان بۆ دابشکردنی گۆی زەوی دەڵێن ئەوە 6 کیشوەر هەیە دوای کیشوەرەکان دابش بوونە بەسەر چەندین دەوڵەت و دەڵێن نزیکەی 1993 دەوڵەت هەیە دوای دەوڵەتەکانیش بۆ خۆیان هەر دەوڵەتێک خۆی دابش کردو بەسەر مەسەرەن چەند هەرێمێکا لەوانێ هەرێمەکان دابەشە بن بەسەر پارێزگاکان ئەبن بە قەزا و ئیدی ئەوش دەبێت بە ناحیە و دوجار دەبێت بە گوند ئەمە واریدە ئەم دابشکردنێکی ئیداریە کاتە لە ڕووی ئیداری وەکو چۆنەڵێ یاسای ژمارە 16 ساڵی 1957 هەبوو لە عێراقا قەدیم و توانە گوند ئەو شوێنەیە کە 250 کەسی تێدا بێ 50 ماڵی تێدا بێ نزیکەی 250 کەس بن ئەمە پێوەری ئیداریە تۆ باسی قورئانت کرد داوەشکردنەکە ئیداریە و تەمان دەمدا داوەشکردنەکە ئیلاهی ژینیە کە وجعلناکم شعوبا وقبائلا با ئەوە شعوب و قەبائیل چی بوو مرۆڤەکان بوون بەس خوددا ئاوا بوونەوەری دابش نەکرێ و دابشکردنی ئیداریە دەتوانین بە هەر شێوازێ بیگۆڕین عێراق محافەزات بوو ئێستا ئەیانەوێ هەرێم بێ بۆ نمونە ئێمە بەسم چی بوو مەبەستم ئەوە بوو تا پێوەرەکە نەدۆزینەوە نازانین باسی چیەکەی پێوەرەکە بریتیەش پێوەری قورئانی بۆ ناولێنانی شوێنێک بە قەریە و ناولێنانی شوێنێک بە شار بە مەدینە بریتیە لە تەنەوع و بریتیە لە پێکەوە ژیان و بریتیە لە چۆن ئەڵێ فرەڕەنگی و فرەدەنگی یعنی بە پێوەری قورئانی ئەگەر گوندێک چەند ئاینێک تێیدا ژیان چەندین بیر و بۆچوونی جیاوازیشی تێدا بوو بە چەمکی قورئانی ئەو گوندە شارە بۆ چونکە چی قبول کردووە فرەڕەنگی و فرەدەنگی و فرەحیزبی و فرەئاینی و فرەمەزهبی و قبول کردووە ئەگەر شارێکمان هەبوو ناوی شار بوو لە ڕووی ئیداری بەس یەک دینی تێدا بوو نەک بە ئارەزومەندانە یعنی یەک دینی تیا فەرز کرابێ یەک مەزهبی بە زۆر تێدا فەرز کرابێ بە زۆر ئەو کاتە سیفەتی مەدینە وەرناگرێ هەر بێتەوە ئەو قەریەی کە خوددا باسی دەکا جا لە باشی یا لە خراپی چۆن ئەگەر ئێمە ئارەزومەندانە هەر هەمومان بیر و بۆچوونێک هەڵبژدێرین بەبێ ئەوەی کەس فەرزی کا لە سەرمان ئەو شتێکی باشە بەس ئەگەر بە زۆر فەرز کرا ئەو کاتە سیفەتی مەدەنیەت و شارستانی و چۆنەڵێ شارنشین لە دەسەدا بەڵێ ئەگەر زۆری سەرفەرست نەکرد بەڵێ بۆ نمونە دەما بەحسا جزیەتە تەکرند گەلوان کەسا کە وەکوە سەروی دینینە هەمان دەمدا ئەوە مانعک نییە بۆ ئازادیە باشە با بێم سەر ینی پێشوی بکەم بۆ وردەکاریە لەسەر گشتێکە قسە بکەم یعنی بە پێوەری قورئانی فرەڕەنگی و فرەدەنگی بەڵگەی شارستانی بوونە یەک ڕەنگی و یەکدەنگی فەرزکردن بەڵگەی ناشارستانی بوونە ئێستا نمونەیەک پێڵم ئێستا بەم پێوەرە قورئانیە ئەگە تەماشاکەی لە ڕوانگەی قورئانەوە بۆ دەرەکەوێ کە لوط پێغەمبەرە کە دەیە بچێت مەسەرەن ئازادی هەبێ قەومەکەی چیاڵێ فەما کانە جەوابە قەومیهی قەومەکەی چیان گوت وەڵامیان چی بوو ئیلا ئەن قالوا ئەخریجوهم من قەریەتیکم ئەخریجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون بۆ دەریان دەکەن لەبەر ئەوەی کەوا ڕای جیاواز قبول ناکەن پێغەمبەرێک ڕایەکی جیاوازی هێناوە قەریەکە بۆیە خوددا ناوێنە بە قەریە ئەبینی بۆ چونکە لەبەر ئەوەی کەوا یەک ڕەئی تێدا فەرز کراوە یا مەسەلەن شوعیب چ بە شوعیب دەڵێن سەلامی خوای لەسەر لەنوخریجەنەکە یا شوعیب والذین آمنوا معك من قەریەتینە
من قريتنا بۆ چونکە بۆ ئەو بە معنای گوندی ئێمە نییە وتم بۆ وا دەڵێن چونکە دەڵێن ئێمە یەک بیر و بۆ چوونمان هەیە تۆ مادام بیر و بۆ چوونێکی جیاوازت هێناوە خۆت و ئەوانی بڕوایان بە ڕێبازەکەت کردووە دەرتانەکەین یان چی بکەن ئەو لە تەعودونە فی میلەتینا یانە بێ هەمووتان بێنە سەردین و ڕێبازی ئێمە ئەگەوانەکەن دەرتانەکەن ئەف چەندە جەناوێت ئاماژە پێ دەتن وان سەردەما سەردەمێن مسلمانەژی دووبارە نەبووە بۆ نمونە خەلیفن پشتی خەلیفێن ڕاشدین کە شیعارێوان ئەو بۆ ئەسلیم تەسلیم بۆ هەموو کەسێن دەوروبەرین وان نا یعنی ئەوانە ئەگەر شتێکی لەو بابەتە ڕوویدابێ هەڵەیە چونکە من دێمە سەریکەوە پێغەمبەر درودی خوای لەسەر ڕای جیاوازی قبول کردووە جا لە دوای ئەو خەڵکێک نەیکردبێ پێچەوانەی ئاین وەستاوەتەوە پێچەوانی ئاین وەستاوەتەوە کەواتە شوعیب چ دەڵێ ئەوان پێ بە شوعیب دەڵێن لەنوخریجەنەکە یا شوعیب والذین آمنوا معك من قريتنا أو لتعودن في ملتنا ئەڵێ ئەوە لەو کونا کاریهین یعنی بە زۆر ئەڵێن بە زۆر کەواتە لێرەوە بۆ دەرەکەوێ مەسئلەی شار بریتە لە مەسئلەیەکی یەکجار گرنگ کە صفەتی شار وەرگرین ئێمە ئێستا شارمان هەیە خەڵک لای ئەم قسەیم بۆ چییە؟ ئەم قسەیم بۆ ئەوەیە کەوا کاتێک تۆ پێی دەڵێن شار کە تەقبولی فرەڕەنگی و فرەدەنگی بکەیت ئەنکو هەبوونە شار ئەنکو ساڵوخەتی شار دەمەتکەویتە سەرجەیەکی مەبەستەتە وعیە وعیە شارستانیەتی هەبێت بەڵێ کەواتە پێوەری قورئانی ئەمە بوو پێوەری قورئانی ئەوە بوو بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر وەختێکە یعنی ئەچێ بۆ یەثریب ناوی پێشووی مەدینەیە یعنی حکمت چییە پێغەمبەر درودی خوای لەسەر ناوی دەگۆڕێ بۆ مەدینە ئەوەیە کەوا فرەڕەنگی و فرەدەنگی تێدا بێ جاوی تۆوتت یعنی ئێستاکە یەکێک مەسەلەن قسەیەک بکات وەکو چۆنەڵێ ئۆپۆزیسیۆن بێ یا معارەزە بێ لە ڕووی ئاینیەوە هەندێک کەس لە ڕووی ئاینیەوە قبولی ناکەن ئەڵێنەوە دینێکی ترە و قسە دەکا ئەو دەکات بەس تۆ تەماشاکە کاتێک کە پێغەمبەر دەچێتە مەدینە چی دەخوێنیتەوە لە قورئاندا لە قورئاندا ئەوە دەخوێنیتەوە خوددا دەفەرمێەوە من ئەهلی المەدینەة مەرەدوا على النفاق یعنی خەڵکێکەیە بەدەم مسلمان بوونەوە بەڵام لە ڕاستیدا مسلمان نین ئەوە دەخوێنیتەوە لێی کەوا یعنی خەڵکێکی تر هەیە پێشی پێغەمبەر کە لە مەدینە بوونە وتوانە ئەگەر لئن رجعنا إلى المدينة ئەم جارە بگەڕێنەوە بۆ مەدینە ليخرجن الأعز منها الأذل بەبێ ناوهێنا ناویان نەبردووە ئەمە کەسانێکن لە ناو مەدینە ئەڵێن ئێمە خاوەنی مەدینەین ئەم جارە بگەڕێنەوە بۆ مەدینە لە دەرەوەی مەدینەن بگەڕێنەوە ليخرجن الأعز منها الأذل یعنی ئێمە عەزیزین پێغەمبەر و دوور لەوان پێغەمبەر و بڕواداران زەلیلن دەریانەکەین ئەم قسەی بە پێغەمبەر ناگاتەوە زۆر بیخوێنەوە لە مێژووە سەحابەی هەیە ئەڵێن یا ڕەسوڵە بامانە بکوژین وانە پێغەمبەرە فەرمێ ويتحدث الناس أن محمدا يقتل أصحابه هێشتا لەگەڵ ئەوەی ئەمانە ئەم چۆن ئەڵێ قسە توندەیان کردووە پێغەمبەر هەر بە ئەصحابی حسابەکە یعنی چی؟ یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر فێرمان دەکات لە شارەکەی ئەودا خەڵکێکەیە بەخۆیان دەڵێن عەزیز و بەوان دەڵێن زەلیل مادام زمانە مادام ئازادی بیر و ڕایە مادام دەیانێت تەنها نەشەڕیان کردووە نەچەکیان هەڵگرتووە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەڵێ کەس بیر لەوە نەکات و بڵێ ئەمانە ئەکوژین کوشتن نییە ئەوانە هەروەکو هاوڵەکانی دیکەی ئێمن هەروەکو هاوڵاتی ئێمن جامە بەستم چی بوو لەمە بەستم ئەوە بوو کەواتە ئێمە ئێستا فێری ئەم پێوەرە بین وڵاتێکەکەی پێڵێن کۆریای باکوور کۆریای شیمالی کۆریای باکوور بە پێوەری قورئانی گوندە قەریەیە بۆچی؟ چونکە سەرۆکەکەی یەک بیر و بۆچوونی فەرز کردووە یەک حزبی تایە یەک بیر و بۆچوونی مەذهبی تێدایە یەک هەڵچووکە و تەنانەت دەبێ هەمویان قژیان وەکو ئەو بتاشن بۆ نمونە هەمویان دەبێ یعنی وێنەی ئەو لە ماڵی هەمویانە هەبێ و تەفتیشێکەکەن ئەمە چی ئەم حاڵەتەی کۆریە ئەمە بعد ناوی دەوڵەتیش بێ ناوی دەوڵەتیش بێ با وڵاتێکی وەکو چین ئێستاکە ئەیبێ مسلمانەکانی کە کەمینەیەکی زۆر کەم لە ملیارێک و 200 ملیۆن سینی لە ملیارێک و 200 ملیۆن سینی یعنی چەند ملیۆنێک مسلمان هەیە یەک بە یەک مناڵەکانیان جا ئەکاتەوە ئەمە چییە؟ سین بەو گەورەی خۆی بەو خاوەنی ڤیتۆ بەم پێوەرە گوندە بۆچی چونکە ڕێیتر قبول ناکەن ئەفاقستانە جەنابێتەوەی چەندێت گەینی تەنک و گوندی زۆر وەکو بیژنێ بەهای خونینە یان ژی مەبەستاتە ئەگەر گوندێک ژی بیتن بەڵام ساڵوخەتێ مەدەنیەتی هەبیتن هەمان شارستانیەتە گوندەکانی کوردستان شارن بە پێوەری قورئانی گوندەکانی کوردستان مەدینەن بە پێوەری قورئانی بە پێی دانیشتوان نەژمارەی کەمە بۆچی چونکە لە گوندی کوردستاندا تەماشای زۆربەی گوندەکانی کوردستان کە مسلمانی تایە کریستیانی تایە پێشتر
عێراق دەریایی نەکرد بوو جووتایە وانە هەموو ئاینێکی تێدایە هەموو ئازادیەکی تێدایە هەموو فرەڕەنگەیەکی تایە لە گوندێکی کوردستانە حیزبی جیاواز و بیرروڕای جیاواز دەنێو ئەو ئەندامەکەمانە هەیە کەس دەست بۆ کەس نابە کەواتە بە پێوەری قورئانی گوندەکانی کوردستان شارن بە پێوەری قورئانی کۆریای باکوور گوندە یعنی بەسەکە لە چییە لەوەی کە ڕێگە بە فرەڕەنگی دەدەی یان نادەی ڕێگە بە فرەڕەنگی دەدەی یان نادەی جا ئەمە چیمان پێ دەڵێ ئەم قسەیە سوودی چییە ئەم قسەیە سوودەکەی ئەوەیە نەچنە ژێر ڕکێف و بیر و بۆچوونی داعش و هاوشێوەکانی داعش و هاوشێوەکانی دەڵێن چمانەوێ مسڵ و ئەنبار و تکریت و چۆ ئەمانەی کە لە بەردەستیان بوو چیان لێ کرد یەک بیر و بۆچوون یەک مەزهەبی دیاری کراو یەک جۆر جلوبەرێک یەک هەموو ئەم شتانەوە نیە ئەمە چییە ئەمە دەیانوێت شار بکەن بە گوند لە ڕووی پێوەری قورئانیەوە یعنی یەک شت فەرزەکە کەواتە تاڵیبان کەواتە ئەنساری ئیسلام ئەمە هەر کەسێک گوستی بە ناوی دینەوە هەمومان بکە بە یەک ڕنگ و بە یەک مەزهەب و بە یەک بیر و بۆچوون و هەموو ئاینەکانی تر دەرکات ئازادی ئاینی نەهێڵێ نابێت ڕێگەی بدەیت بڵێ وەرە لە ڕوانگەی قورئان و قورئان بەو شوێنە دەڵێ مەدینە بەو شوێنە دەڵێ شار کە فرەڕەنگی و فرەدەنگی تێدا بێ ئەگەر تۆ ئاوامان لێ دەکەی دەمان بێتەوە سەردەمی گوندەکانی عاد و سەمود و ئەوانەی کەوا پێغەمبەرانیشان قبول ناکرد ڕای جیاوازیشان قبول ناکرد و دەریان دەنن بەڵێ ئەگەر گۆڕەی وی پیڤەری جەنابێتت بجیتن کە نەها داعش کردن نمونە یاڤێ چەندێ ئەگەر سەحکەینە حکومڕانیەتە خلافەتە ئیسلامی بژلی هەر چار خەلیفان دیفواندا حتا گەشتیە وێ دوماهیکش وانجی هەمان نەوەت کار ئینایەکە شێوازێکی دیکتاتورانە سەپاندیل سەر هەمی کەسێکێ هەندێکیان وایان کردووە بەس دەتر دوای هەندێک هات ڕاستی کرۆتەوە ئێستا بۆچی بە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەڵێن مجدد و نوێکەرەوەی یەکەم چونکە ڕازی نەبوو بەوە ڕاستەکەی یعنی ئەو پێوەری کەوا بەشێک لە سوڵتانە یا باوڵێم خەلیفە ئەمەویەکان دروستیان کرد لە فەرزکردنی کەلتوری عەرەبی لە فەرزکردنی چۆن ئەڵێ هەندێک بابەتی کەلتوری تێکەڵ بە ئاینکردن وەکو چۆن ئەڵێ سزادانی گەلانی دیکەی وەکو کورد و ئەوانەی غەیرە عەرەب ئەوە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕاستی کردەوە بۆیە دوای عەباسیەکان دێمە سەری نمونەیەکی جوانتریان پێشکەش کرد عەباسیەکان لە فرەڕەنگی و لە فرەدەنگی بەڵێ دەستێتە خۆشکەوتە مامۆستام بچینە سەروی چەندێک و بزانین جیاوازی چیەت ناوبەرە شارێکێدا کە شارێ مەدەنی بیتن شارستانی بیتن و شارێک بژینێ باژارێکی ئاینی بیتن پرسیارە جوانە ئەمە باسێکی زۆر گرنگە یعنی هەندێک شار هەیە خەڵک لێ تێک چووە ئەوە شاری ئاینیە نابێت تۆ بتەوێ ئەو شارە وەک ئەو شارە ئاینیە لێ بکەیت نمونەیەک پێ بڵێم پێغەمبەر درودی خوای لەسەر لە قورئان دەخوێنیتەوە ئەوەندە خەفەتی خوارد کە لە مەکەوە دەرنرا چوو بۆ مەدینە کە چوو بۆ مەدینە دەوڵەتێکی پێکهێنا وانە یەک پرسیار لە خۆت بکە بڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر پاش ئەوەی ساڵی هەشتی کۆچی مەکە ڕزگار کرا هاتۆ بۆ مەکە 19 ڕۆژ تای بوو گەڕایەوە بۆچی نەهات دەوڵەتەکەی و یا دوای ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمانیش بێنەوە بۆ مەدینە خەلافەتی بنە مەکە هەیە ئەها بۆچی عاسیمەی دەوڵەتەکەیان نەکرد بە مەکە بۆچی مەکە لە قورئاندا تایبەتمەندیەکی هەیە مەکە شارێکی ئاینیە خدا ئەفەرمێ کە غەیری موسڵمان لە حرەمی مەکی و لە ناو مەکەیە نابێ هەبێ قورئانە ئەبینی سوورەتی تۆبە دەخوێنی سوورەتی تۆبە دەخوێنیتەوە کە دەڵێ یعنی چۆن مشرکین ناتوان بێنە مەکە بعد عامهم هذا لە دوای نۆی کۆچیەوە یعنی چی هەتا ئێستا جوایە بۆیە ئەبینی بە تاریخ بڕوانە مەکە بەو پیرۆزیی کە هەیەی نە پێغەمبەر نە خولەفای ڕاشیدین نە ئەمەوی نە عەباسی نە عوسمانی نە ئەیوبی کەس یەک کەس مەکە ناکا بە عاسیمە بۆ لەبەر ئەوەی مەکە نابێ بە عاسیمەی دەوڵەتێک چونکە عاسیمەی دەوڵەت دەبێت دینی جیاوازی تیابێ ئاینی جیاوازی تابێ مەزەبی جیاوازی تیابێ مەکە پێوترێن مەدینەی داخراو یعنی چۆن یعنی شارێکی ئاینی داخراوە بۆ موسڵمان تایبەتە موسڵمان لەبەر ئەوە بینی پێغەمبەر درودی خوای لەسەر هەر لەبەر ئەوەشە سێری قورئان دەکەی شاری پێغەمبەر کە حکمی تێدا دەکا دەوڵەتێکی مەدەنیە خوا ناوی ناوە مەدینە خوا ناوی شارەکەی پێغەمبەر زۆر دەبا بە مەدینە وما كان لأهل المدينة ناوێنێ مەدینە خوا لە هەموو قورئاندا بە مەکە ئەڵێ قەریە بۆچی خوددا بە مەکە دەڵێ قەریە ناڵێ مەدینە بۆ هەموو پێشکەوتنەوە چونکە جێ یەک ئاینە خوا وای کردووە جێگەی مەکە بەس مەکە جێگەی یەک ئاینە لەبەر ئەوە ئەبینی خوا فەرمێ وإذ قلنا ادخلوا عفوا ولتنذر أم القرى ومن حولها ئەبینی بۆچی ناوێنێ قەریە لەبەر ئەوەی کەوا جێ یەک دینە نمونەیەکی تر بەڵێ مەکە مەرکەزێ ئاینە ئیسلامێ کە لێرە دەست پێ کردیە
و آین اسلامی جی بتکست خو بحثاوی چندت کد که شارستانیت هبیتن بوچی ناف مرکزی وی بخودا شارستانیت نین نمونەیەکی ترت پێڵم یعنی هەموو شوێنێک چۆن ماست هەوێنێکی هەیە هەموو شوێنێک هەوێنێکی هەیە ئەمە جعلی ئیلاهیە بەدەستی من نییە خدا وای فەرمووە قودس چەند گەورەیە لە دوای مەکە خەڵک باسی قودس ناکە بەیت المەقدیسیش خدا کە لە قورئاندا باسێکە وئیذ قلنا ادخلوا بە موسا و هاوڵەکانی وئیذ قلنا ادخلوا هذه القرية بۆچی بە بەیت المەقدیسیش بۆ پێشکەوتنەوە لە ڕووی مادی خدا ناوی ناوە قەریە ئەوی شارێکی ئاینیە پرسیارێکی تر بکە بە درێژایی مێژوو 1400 ساڵ ڕۆیشتووە هیچ کەسێک نەهاتووە قودس بکە بە عاسیمە یعنی مسلمانان لە بەردەستیان بۆ قودس لە بەردەستیان بووە ئەوە مەکە نابێ بکەی بە عاسیمە چونکە دینیە بۆ مسلمان ئەوی جارێکی تر جێگەی جووەکان بووە مەسیحەکانیشی تیا بووە بەش کراوە لە بینی ینی قودس بەش کراوە لە بینی ئاینەکان دێمە سەری کەواتە شارێکی ئاینیە نەبووە بەوەی کەوا مسلمان بیر بکاتەوە بچێ قودس بکە بە عاسیمەیەکی شارێکی مەدەنی جا نمونەیەک پێڵم بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر کە حکمی کردووە هەر مەدینەی کردووە بە عاسیمەی خۆی ئەبوبەکر عوسمان عەلی ئەبوبەکر عومەر عوسمان هەر مەدینە نەهاتونەتەوە بۆ مەکە ئیمامی عەلی هاتووە بۆ کوفە ئەویش هەر نەچۆ جارێکی تر مەکە بکە اینجا بڕوانە مەسەلەن ئەمەویەکان کە حکمیان کردووە 81 ساڵ زیاتر چوونە بۆ کوێیان کردووە بە عاسیمە دیمەشق عباسیەکان کە زیاتر لە 600 ساڵ حکمیان کردووە بەغدایان کردووە بە عاسیمە ئەبینی جارێکی تر ئەیوبیەکان و فاتیمیەکان و مەملوکیەکان قاهرە ئەکەن بە عاسیمە ئەبینی سعودیە کە دروستە بێت لە دوای 1920 ئەوانەوە دەوڵەتی سعودیە ڕیازەکە بە عاسیمە ئیسرائیل کە دروستە بێ هەموو ئەوروپا قبولێتی تەل ئەبیب عاسیمەکەی بێ ئێستا کە ئەڵێ قودسەکەم بە عاسیمەی جوو ئەڵێن نابێ ئەنی بۆ ئەویش حتا هەندێک لە یەهودەکان خۆشیان قبولیان نییە دەڵێن ئەوە شاری ئاینیە نابێ بکرێ بە شاری عاسیمەی مەدەنی لەبەرەوە بینی یەکێک لەو شتانی کە ئێستا ئەو جیاوازیە بۆیە سەلاحەدینی ئەیوبیش کاتی خۆی کە قودسی لەبەردەست بوو دابەشی کردبوو ئەیگوت حائیتی مەبکە هەیکەلی سولەیمان و داود ئەوە هی جووەکانە مەسجدی ئەقسا هی مسلمانەکانە کەنیسەی قیامە هی مەسیحەکانە ئاها بەو شێوازانە دابەشی کرد جا مەبەستم ئەوە بوو ڕۆمە جێگەی چەند هزار ساڵ و ئەوانە جێگەی ئاینی کاسۆلیکەکان بوو کە دوای ڕۆما دروست بوو لە هزار و یعنی چۆن دەڵێ بوو بە شارێکی مەدەنی مەسیحەکان گوتیان ئێمە یەکەین بە شارێکی ئاینی گوتیان نابێ ڕۆما شارێکی مەدەنیە ئەی چی بکەین حەل چییە سوودیان لە فکرەی مەکە و ئەوە وەرگرت کە مەکە خۆی لە ذاتی خۆی چییە مەکە شارێکی ئاینیە نابێ بێ بە عاسیمە بۆیە هاتن لەناو ڕۆما لە حوتی حوزەیرانی ساڵی 1929 پاپای فاتیکان ئەو کاتە بیوسی 11 بوو لەگەڵ حاکمی وڵات مۆسۆلۆنی بی ئەو کاتە لە ساڵی 1929 ئیتیفاقیە سێ معاهدەیان کرد پێوترێ معاهدە و پەیماننامەی لاتران گوتیان لەناو ڕۆما 0.44 کیلۆمەتری مربعتان دەدەینێ ناوی بنێن فاتیکان ئەوە شاری ئاینیە ئێستا فاتیکان ناوی دەوڵەتیشە دەوڵەتی فاتیکانە بە 0.44 کیلۆمەتری مربع لەناو ڕۆما شارێکی وڵاتێکی ئاینیە وڵاتێکی ئاینیە لە غەیری مەسیحی و لە غەیری کاسۆلی کەسی تر ناچێتە ناوێەوە کەواتە ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ هەندێک کەس بە هەڵە لە ئاین تێدەگا وامان لێ نەکا بڵێ دەبێ هەولێر وەک مەکە بێ نابێ بڵێ مەکە شاری ئاینیە قودس شاری ئاینیە فاتیکان شاری ئاینیە وڵاتی ئاینیە جنابێت ئاماژەداوی چەندێک کە پێغەمبەر سڵاوێت خودی لەسەر بن المەکێ چووە مەدینێ دەوڵەتێک دامەزراند ناوێت دەوڵەتە مەدینێ لێرە وەختیان بێژین دەوڵەت دامەزراند کەواتە سەرکردێ وێ دەوڵەتەیە ئەو هەمان دەمدا پێغەمبەر درود سەر بن پێغەمبەرە ڕەحمەتە لیلعالەمین ئەوە پاراکدوسیەکی دروست ناکەتن هەمان دەمدا نە هەر لەبەرەوە بوو کە دێنە سەری ئەزمونونەکانە کە یعنی ئەبێ باسی بکەین پێغەمبەر درودی خوای لەسەر وەختی ئەچێ بۆ مەدینە ناڵێ من قورئانم هێناوە ئەم قورئانە فەرزەکەم دەبێ مەسیحیەکانی ئێرە و لە مەدینە مشریکی عەرەب هەبووە موسالیم هەر مشریک بوونە شەڕیان نەکردووە جوو هەبووە لە هەمان کاتیشە مەسیحیش هەبووە کەواتە دەستوری مەدینە دەستورێکی ئاینی بووە دەستورێکی مەدەنی بووە چونکە لە دەستوری مەدینە چۆری بژنێت دەستورێکی ئەلمانیەوی سەردەمەی ناوشەی علمانی تازە پیا بووە تۆ بڵێ دەستورێکی مەدەنی بووە بۆچی دەستورێکی مەدەنی بووە لەبەر ئەوە ماناکەی وادێتەوە یعنی ئەفەرمێ للمسلمین دینهم ولليهود دینهم ئەوە تەکەواتە لە ڕووی دینەوە هەر کەس دینی خۆی ئەی لە ڕووی هاوڵاتی بوون وإن يهود بني عوف أمة مع المؤمنين يك أمة معناه كناوي أمتي مدينة أبى دفاعي ليبكن بله ئەگەر تەماشای چەمکی قورئانی بکەین کە فەرموتن ئەگەر من حەز کرد بۆ دانگ و هەمیە کەمە ئومەتەك ولو شاء الله لجعلناكم أمة واحدة
ولا يزالون مختلفين أريلفيرا مفهوم أمة ويشندنا جايتن كونك هر همو وكو يكبن بلام خدا فرمي نمكرت ولو شاء لو شيء العربية بلي. حرف امتناع لامتناع بله ولو شاء خدا بيويستايا همو تاني ذكر بيك أمت بلام نيويست بو نيويست بو أوي كوا جوازي ما نهبي أي وجعلناكم أمة وسطة إن جاءوا كاتا أو أمة وسطة ما نيشيا بوشي وسطة أو بيك القي جوري لسر أمتي وسط كين وسط ما نيشيا وسط نبى معناه ما بس طبعا بيوا أمة مجموعة كمروفة وكيكنينا أمة القرآن ده بالسياق بدوزيته وكل شون خوا فرمي والذكر بعد أمة بله لدوا أول يبقى معناه زمني ده لشون تربى معناه أمة ده بلام خدا فرمي ولو شاء الله يعني كمان بيدل دل أي مسلمانين ايوه اون دل خمي او دا ما بن عالم يك رنگ بكن بزور بتانوي او خلقه همو يك رنگ بيو يك دين بيو يك مذهب بي خدا بيويستاي خوي وايدك بلام نيكرد بوشي لبر اوي ولا يزالون مختلفين ايوه جواز من الله دجايتين اختلاف جواز ولذلك خلقهم خدا ده فرمي تم مفسره كان شي دالن اي للاختلاف خلقه خدا امي بجواز كانوا دوي كأوت القرآن يم تماشات كين إن الدين عند الله الإسلام أفاد تهديدك غير مباشرين كبيجيت أجرنك هر همو نهينا سردينك دياري كري يعني هنك جهنمينا وأندي بتشاوي كري ترسح سحلا هنقو كين كواتتو ببيوريتو إسلام چيا اگر إسلام بريتي به لفيرجني أخيري أبيت يك دينك دياري كرا وباقي دينا كان دركي بلام لنوح وإسلام هي تا محمد كواتا إسلام قرآنية خداي تشتا يك بلا خدا يك ديني هنا إسلام لنوح وتماشاك هم آيات كان القرآن بخونو نوح تشي عليه هر خلق بوشي بانكا بو إسلام إبراهيم ناوماني ناتشي هو سماكم المسلمين وما بيشي هزاران صال أو ناوي أمينة عيسى باسي شدكا باسي إسلام دكا موسى باسي شدكا باسي إسلام دكا أما القرآن هم آيات كان رزقا باسي إسلام دكا كواتا فيرجنا كان إسلامي عيسوي معناه إسلامي محمدي معناه إسلامي موسوي معناه هر بيغمبرك بإسلام هاتوا بلام اليوم أكملت لكم دينكم معناه چيا يعني هميشه بيغمبرك هاتوا اشتيكي تري إضافة كردوا اشتيكي تري إضافة كردوا أو الشوازي أخيري إسلام همو توكرت يكترن توكل يكتر دستت خوش بام سبرز ديچينا بين ودانكا كورتو غوي خدينا وكس بوباكا بينرن برش چه بحث كري سبارات فرسيارات يا راستكرن بفرمو دا بينر بي برای من ناو شارب چووکەکان باشترە بگرێت لە کەنار دەریایەک باشترێک کە بەلای منەوە هەوایەکی پاک ژیانێکی ئاسوودەتر سادەتر ناو شار حتمما جەنجاڵی هەیە بەهۆی کۆمەڵەیەک کێشەوە بەهۆی بوونی ئاو هەوایەکی پیس يد بچیک راستی خوشتره في وقتی و في زمانی يعني خود باجری بچیک خوشتره سبب چیه؟ يعني قال سببت هين ايك السبب خدي مربي محتاجي كوي بتنه بيت حقيقة يعني والله هند اي يوم بين صراحة مربي هوجي ابي هو صوت بابا هو صوت بابا هو صوت بابا جنت جمر بيجيت ارجو ديكم تقول جاس هود بيجي موكيوه والله راح ما خدير سربي بسمرية وا دو بيج خزينو كاميرو بشكافتا كيفا با وبتنه وبس نون اوف دف مروي با بس با يعني اس حج باجرت موزنت كان بتر جهاله يعني طبعا اكيد يعني اسيم كما قالك عرضه بس يعني باجرت بتشيك يعني تشعر لنين يعني كمان يعني كما باجرت موزن اشياء مثلا ايش عرض الديبم يعني وطز يعني بتر ايش عرض درجتين بەپی ئەو بیر و بۆچوونانی ئێمان کە هەیە لە بیردۆزە علمیەکانە بە تایبەتی لە بیردۆزەکانی مارتن سلیگمانە بۆ با بڵێن بۆ خۆشگوزەرانی و بۆ دڵخۆشی و هەپینس و ئەوانە هەموو ئەمانە ئەگەڕێنەوە بۆ مرۆڤەکان خۆیان تا چەند با بڵێن ئەو پێداویستیانەی کە هەیەە ئەتوانن دابینیکەن یا تا چەند ئەتوانن بەو پێداویستیانە دڵخۆش و ئاسوودە بن و خاڵێکی تری گرنگ ئەوەیە لێرەیە ئەوەیە کە تا چەند ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ ژیانی مرۆڤ فراهەمە لەو شوێنی کە کەسەکە لێژی بۆ ژێرمازن چێتر ئەکیید بەرخواستان بۆ جحێلی یعنی بۆ ژێرمازن یەڤەکیریە چێتن گەڕی چ جێ بچیتێ هەڤڵێت کومەک هەڤڵ بەرفرە عند نیۆسیتن مەجموعەک هەڤڵۆ گەلک چێترە بەس جێم بچیک ئەس بینم نزۆم
دەستت وەت خۆش بەشدار بووین بەڕێز هەرساخ و سەلامەت بن مامۆستا هێژا ئەم بینە سەر تەوەرێخ و بەحساوی چەندی بکەین ئەرێ ئاینێ ئیسلامێ ئەم فێرە چی کرینە سەبارەت ڕەفتارکردنێ بوو ژیانەکە شارستانی بڵێ بڕوانە گە تەماشاکەی لە ڕوانگەی قورئانەوە قورئان باسی وەکو گوتم شوێنی بچووکی کردووە شوێنی گەورەی کردووە ئەو جا دواتر تا گەشتوتە حاضرە بەڵێ حاضرە بە معنای یعنی چۆنە لە شاری حەزارەت و شاری زۆر گەورە جا مەبەستم لێرە زۆر گرنگە کە ئێستا شار فراوانە بێ ورد شارەکانی کوردستانیش فراوانە بن گەورە ئەبن سبەی دووسبەی یعنی بە معنای چەندین ساڵی تر شێوازێکی تر وەرەگرێ شێوازی پایتەختەکانی دەوروبەر وەرەگرێ ڕەنگە ماوەیەکی تر چەند ساڵانی تر شێوازی نیویۆرک و ئەوانە وەرگرێ ژیان لە ڕووی ئاینیەوە باز دەکەم لە ڕووی ئاینی ئەو کاتە چەندین گۆڕانکاری ڕوەدا ئێستا زۆر ینی هەندێک کەسێ لە ڕووی ئاینیەوە گلەیی و گازاندە دەکە دەڵێ وەڵڵی جاران وا نەبوو بە قورئان دین نەماوە وە چییە ئەخر نا ئەڵێ نانە بۆستە مەسەلە دین ماوە شار فراوان بووە کە فراوانە بێ زۆربەی بوارە ئاینەکانیش گۆڕانکاری بەسەرا دێ دین هەردینە بەڵام بوارەکانی گۆڕم نمونەیەک پێ بڵێم یعنی فقهی ئیسلامی ڕوخسەتی تایە و عەزیمەتیشی تایە یعنی ڕێیەکی توندی تایە ڕێیەکی ئاسانیشی تایە و ناوەندیشی تایە ینی لە هەر بابەتێک چەندین ڕێی هەیە ڕەنگە تۆ لە شوێنێکی بچووک بی ینی ئەو کاتە یەک ڕێی توندی ژوەرگری ئاسایی بێ بۆ نمونە بەس کە دەیتە ئەم زەحمەتی لە شارە هەیە ئێستاکە ئەم بارودۆخی لە شارە هەیە خەڵک بە دوای ڕوخسەتەکانە ئەگەڕێ و شتێکی ئاساییشە ینی لە دین دەرنەچووە بەس ئەڵێ ئەو ڕێی مەسەلەن بۆیە بینی مەسەلەن ئوسولی فقه چۆن ئەڵێ ئیذا ضاق الأمر اتسع یعنی گەشتێک زۆر تەنگ بووی ترە بێ فراوان بێتەوە بە نمونەیەک پێ بڵێم پیاوێکەیە زیرەکە دکتۆر ئەحمەد کوبەیسی عێراقیە لە دووبەیە ئەڵێ کە لە ئەنبار بووم فتواکان و ڕەئیە فقهەکانم زۆر وشک و بچکۆلە و تەنگ بوو چون ئەنبار هەمووی عەرەبە هەمووشی سونیە شارێکی محافظ و داخراوە دوای کە هاتمە بەغدا کراوەتر بووم یعنی چیم کرد ئاڕائی فقهی ئاسانترم هەڵبژارد چونکە بەغدا بەغدایە ئێستا کە لە دووبەی بەغدا لە چاو دووبەیەوە گوندە ئێستا ناوم ناوە فقهی دووبەی ئەڵێ یعنی لێرە ڕەئی زۆر جیاوازترم هەیە جا لەبەرەوە ئەگۆڕێ مەسەلەن فتوە ئەڵێن تحدث للناس أقضية بقدر ما يحدثون أو بقدر ما أحدثوا من الفجور يعني تاوانەکان گوناهەکان گیر و گرفتەکان ئارێشەکان ئەوەندە گەورە دەبن لە شاردا ڕێی فقی جیاوازی دەبێت حتا فتواکانیش دەگۆڕێت و ناڵی فتوا بە پێی شوێن و کات و کەسەکان دەگۆڕێ دەی ئەو فتوایی کە لە دووبەی پێویستە زۆر جیاوازە لەوەی لە هەولێرە ئەوەی لە هەولێرە جیاوازە لەوەی کە لە شارچکەیەکی تردایە ئەبێ هەموو ئەمانە لە ڕووی فراوانیت تێگەشتنی دەما وسات شتێکی ئیجابی تێتە قەلەمدان یانجی ئەگەر ئەم پڕۆیکردی سەحکەینێت تکستێن ئاینی بۆ نمونە تکستێن وازحن تشتێک حەلال کردبیت حەلالە و حرام کردبیت حرامە تەواو بەس لەسەر ئەو حەلال و حرامە چی هەیە چەندین ڕێی هەیە چەندین ڕێی هەیە چۆن موسڵمانی خۆمان کوردی خۆمان ئێستا ناویان دەرچووە بڵین بۆ حەج بەڵێ هەمووی زۆرینەی کورد شافعیە دەستی لە دەستی ئافرەتێ بکەوێڵە دەستنوێژەکەت شکە وایە کە ئەچن بۆ حەج مرشیدەکە پێیان ئەڵێ خۆتان تەقلیدی مەزەبی ئەبوو حەنیفە بکەن لێرە خەڵەباڵغە و چەند میلیۆن کەسە دەوری کەعبە ئەسوڕێتەوە بڵێن خوایەمت خۆمان تەقلیدی مەزەبی ئەبوو حەنیفە کرد کە بە لەمس دەستنوێژ ناشکی ئەمە چی بوو خۆ لە دین دەرنەچوون بەس چوونە سەر ڕێیەکی فقیتر بزانە کەواتە مەبەستم چی بوو ئەم ئاڕائە فقیانەی کەوا پێویستت نەبووە جاران بۆیەش قازیەکمان هەبوو لە تاریخی ئیسلامی پێڵێن شوڕێحی قازی بەڵێ وتوانە ئەمە چیان ئەحکامە قەزاکانت زۆر تازن ئەمە قازی پێش وای ناکرد وتی ئەحدەث الناس فأحدثت خەڵک گرفتی تازە و ئاریشەی تازەی هێناوە منش ڕێی تازەم هەیە لەگەڵ ئەم ئاریشە تازانە ئەوە لە ڕووی مەسەلەن قەزا چۆن خوا لە قورئاندا فەرمی وقال نسوة في المدينة لە ڕووی لوغەوی تەفسیرەکان مفەسیرەکان بۆی چوونە ئەڵێن قالە نسوە کۆی ئافرەتانە چۆن خوا ئەفەرمیوە قالە بێ بڵێ قالت بەس بەدیع زەمان سەعیدی کوردی لە ڕووی لوغەوی بۆی نەچووە لە ڕووی ئەوە بۆی چووە کە ئافرەت کۆ دەبنەوە لە شاردا وەکو شوێنی چۆڵەوانی نییە ئافرەتیش هەمان حکمی پیا وەردەگرێت بۆیە خوا مذەکەری کردووە وقال نسوة في المدينة ئەمە قسەی بەدیع زەمان سەعیدی کوردیە وقال نسوة في المدينة لشاردا فرق نامێنێ لە نێوان ژنوپیا لە ڕووی کەواتە نیسوە و ڕیجال سیفەتن نەک ڕەگەزە ڕاستە کەواتە ئەمە لێرە ئەوەمان پێ دەڵێ مامۆستا بەدیع زەمان کە لە شاردا ڕووداوەکانش وا دەڵێن ئەرێ لە شاردا ئافرەت مافەکانی خۆی زیاتر زانی یا جارن لە شاردا بێگومان جا لەبەرەوەیە لات سیر نەبێ شت دێ تۆڵێ من ڕیجال دینم نییە لە ئیسلامە ڕاست دەکەی عالیمی دینت هێوانە مادام ڕیجال دینت نییە عالیمی دین کەواتە ژن لە شاردا دەبێ بە عالیمی جودایەت ناوبەرە ڕیجال دینێکی و عالم دینێکی هەمان دەور نییە بەس پیاو
يعني الجگە لە پیاو کەس نابێ عالمی دین بێ بەس لە ئیسلام کە ئەڵێ من ڕیجال دینم نییە یعنی ژنش بۆی هەیە ئێستا لە کوردستاندا نزیکەی 100 ژن خوێندنی ئاینیان تەواو کردووە بە زانکۆ ئیجازەی مەلایەتیشیان وەرگرتووە من بەڵێتکارن ڕوولی مەلاتی بگێڕن ئێستا وات پێڵێم ئێستا پێتەڵێ مەسەلەن لە ڕووی هینەوە ئەڵێ ینی تۆ پێشنوێژی بۆ پیاو ناکەی قبوڵە تۆ خەتیبی پیاویش نابی هەر قبوڵە چ دەڵێ پێشبینی دەکەم من بەێ ئەم 100 کەسە زیاترەی کە ئافرەتن و شەهادەیان هەیە و لە ڕووی مەلایەتیش ئیجازەیان وەرگرتووە لە ڕووی مەلایەتی بەێ یعنی مەلان وانە سبەی تۆڵێ ڕیجال ئەعمال هەیە و ئەخۆ نیساء ئەعمالیشێ ژنانی خاوەنکاریشێ من ئەزانم سبەی ژنانی خاوەنکار مزگەوتێ دروست دەکەن ئاڵێن ئەم مزگەوتە بەس بۆ ژنە بەس بۆ ئافرەتە وانە خۆمان پێشنوێژی خۆمان دەکەین و خۆت بەش بۆ خۆمان دەڵێن چ دەڵێ من فتوا نادەم دەڵێم شارە ئەم شتانە هەمووی دێ بەێ بچی ما مستاف حەزارە دانە سەر ئافرەتێ دەمەکێدا و دایکە ئیماندار عیشە ینی ناف زەڵەمادا ئاخفتی ئەو جایە لە باسمان لە نوێژە باسمان لە نوێژ و پێشنوێژیە جا ئەو کات دەڵێن لە تاریخی ئیسلامە مزگەوتێک نەبووە تەنیا بۆ ژن بێ با ئێستا ژنان دێن ئەڵێن ئێمە خۆمان دەزانین قسە بۆ خۆمان بکەین چۆن لە پەرلەمان کۆتامان هەیە چۆن لە چۆ من پێشبینی چی دەکەم ئەڵێم شار ئاوهای لێ دێ شار فراوان دەبێ خەڵک بۆ خۆی بیر دەکاتەوە ئەو کاتە تۆ لە ڕووی فقی دەبێ قسە بکەیت من هیچ ناڵێم بەس دەڵێم دەبێ دەڵێم ئەم شتانە ڕوودەدا لە ڕووی ئیجتیماعی مەسەلەن تۆ سیلەی ڕەحمت داناوە هەموو ڕۆژ سەردان بکەیت و بە فقهی قەدیم وایە بەس خەڵک کە دێتە شار ئێستاکە سیلەی ڕەحمی بۆ ناکرێ بەو شێوازە کەواتە بێ بیرکەیتەوە تەلەفۆنیش بەکاربێنیت و تۆڕە کۆمەڵایەتەکانیش بەکاربێن و بیخێتە بری ئەو شتانە یعنی مەسئلەی لە ڕووی تەنانەت لوغە یعنی زمان ئەم زمانێ کوردیی ئێستا زمانی کوردی پێشی 70 ساڵ نییە بۆ لە ڕێگەی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتەکان وشەی تازە هاتە ناو زمانی کوردیەوە کەواتە زمانیش لە شار چەندەنەیە سلبیە نازانم مەترسینینە بەس دەبێت چی بکات ئەو ئەکادیمیای کوردی حەلێکا چۆنێکە دەی کوردێنێ بەڵام هەتا کوردیەکەش کە تۆ دەڵێی کاژێر قەدیم نیان گوتووە تازە هاتووە من دروستم نەکردووە بەس مەبەستم چییە ئەوێ خەڵک ڕابێت لەسەر ئەوەی کە لە ڕووی زمانەوانیشەوە وشەی تازە دێتە ئارە تەکنۆلۆژیا وشەی تازە دێنێتە ئارە تەنانەت لە ڕووی تەسمیمەوە ئەبینی مەسەلەن ئوتێل هەیە بۆ نمونە ماوەیەکی تر وەکو شوێنەکانی تر دەڵێ هەر کەسێک گەشتە 18 ساڵ کوڕ بێ یا کچ بێتتر خۆی مەسئولە لە خۆی وانە دەزانیم قسەی ئێستا لە سعودی هەیە لەو سعودیی کە جاران هەموو شتێک مەمنوع بوو دەڵێ ئینسان کە گەشتە 18 ساڵ خۆی ئەتوانێت شوێنێک هەبێ تای بە تەنیا بژێ کوڕ بێ یا کچ بێ بەس شوێنی ئەمین بێ وەک چۆن قسمی داخلی کچان هەیە ئەڵێ ئەمین بێ کەواتە ئێستا ئەم قسەی هەیە ئایا کوڕێک بە تەنیا بۆ خۆی وەک ئەژێ لە شوێنێکە کچێکش ئەتوانێت لە شوێنێکە بۆ خۆی بژێ ئەمە بۆچی دێتە ئاراوە چونکە شار فراوان دەبێت مەسەلەن تۆ زۆر کوڕەبینی ئێستاکە درەنگ دێتەوە کە درەنگ دێتەوە درەنگە لەگەڵ باوکەکەی بێ بەشەر باو کوڕە کوژێ کوڕ باوکە کوژێ وانە خۆ ئەگەر ئەمە وەکو ئەوروپا ئەم کوڕە شوێنێکی خۆی هەبێ شوقی خۆی هەبێ شوێنی تایبەت بە خۆی هەبێ ئەم کوڕە گرفتی نابێ ئەمە من دروستی ناکەم بەس ئەمەوێ پێشبینی ئەوە بکەم کە لە شاردا هەموو ئەم شتانە دێنە ئارە سیاست بزانە لە کوردستانە هیچ کەس سەتاسەتی دەنگەکانە هێنێ ئەمە گوند نییە بە معنا بچووکەکەی ئەمە شارە لە کوردستاندا هیچ کەس سەتاسەتی دەنگەکان نایێنێ کەواتە بێ خۆمان ڕابێنین لە ڕووی سیاسیشەوە شار ئەو شوێنە نییە هیچ حیزبێک بتوانێت سەتاسەتی دەنگەکان بێنێ ئەو کاتە لە ڕووی تەربیە و تعلیم هەر گۆڕانکاری جارێکی تر ئەبینی ڕوەدا بۆچی خەڵک لە 49 زانکۆ هەیە لە هەرێمی کوردستان باش نییە وردون ئەم 49 هەندێکی نامێنێ هەندێکی تر زیاد دەبێ بە پێی چی بەپێی ئەوەی کامیان لە بازاری کارە ئیشت بۆ دۆزێتەوە من بۆچم بۆ زانکۆیەک ئیشم نەبێ دوای لە داهاتوودا ئەها بزانە چۆن گۆڕانکاری لە شاردا دروست بوو ئەو زانکۆیە تۆ بۆی دەچی ئەو کۆلێجە بۆی دەچی کە لە بازاری کارە ئیشت بۆ بدۆزێتەوە لەبەرەوە شار و شارستانیەت حەزارە و حزور ڕیسالەیە پەیامە ئەم گۆڕانکاری هەموو ڕوودەدا لەبەرەوە شار و کۆڵێ هەموو هەتا ئیجرام بزانە یعنی ئەو تاوانی لە شاری گەورەدا دەکرێت لە گوندێکی بچکۆلە نییە ئەوی کە سوکاری یەکترن لە ڕۆنادا خوا فەرمێ وكان في المدينة 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون رهط يعني شيء مجموعة جروب والله من ديك دلن ما دون 10 من الرجال ليس بينهم امرأة دلن لدى كم ترى جني شي كان به أمش بلقي لسر أويك جن تاوان كمكا بياو تاوان زوركا إن جاء خوا أفرمي وكان في المدينة 9 رهط يعني لنيو شهر دا شي هبو نو باند هبو باندي مافيا كواتي استشهي
ئەمە پێشی 4,000 ساڵ خوددا دەفەرمێ کەواتە مەدینە شوێنێک کە ئیجرامەکان و تاوانەکان و باند و مافیەکانیشی وایە حتا فرعون چ بە موسا دەڵێ إن هذا لمكر مكرتموه في المدينة مدینە شوێنی مەکرە فڕوفێڵی تێدایە قۆڵبڕینی تێدایە ئەمە هەموو چمان پێ دەڵێن لە ڕووی ئاینی دەبێت خۆت ئامادەکەی بۆ چۆنیەتی چارەسەرکردنی گرفتەکانی شارنشینی بەێ ئاخفتنێک نەها هەیە مامۆستاد بێژن ئەف فراوانیات دروست بوو یا دەربڕینێدا و ڕادەربرین ئازادانە و وەکو بژنێ جیاوازیت هەمی بوارێکێدا ئەvە بەرهەم و دەرئەنجامی عولەمەیە و جیهانگیریە ئانکو نە دەرئەنجامی چ دینێکی دیاری کردە ڕاستە هەر شار درستی دەکە یعنی شار خۆی بۆ خۆی ئەمە دروست دەکە ئەگە من و کەواتە ڕۆلی دینیت وێرەدا چ تشتان بەحست کرد ئەمەیە کە دین قبوڵێتی تەنەوع هەبێ ئەمەی باسەکە یعنی نەچین وەک داعش و ئەنسار و قاعیدە بکەین وانە ئستا ئەوەی ئەوێ ئەفغانستان تالیبان ئەو ئەفغانستان دەوێت ئەفغانستان بکە بە قەریە بە مەفهومی قورئانی منیش دویان هەمان پرسیار بکەم کە vê gavkê welatekî wekû Pakistan Kabul wekû cenabê te amaje pê Efganistan bizabit yani vê gavkê ke hukmekê dîniye heman ew hukme ew ê ke em bixelet deyne qelemdan kewata eger dîn cihekî bîtin vî mefhûmey dê şaristaniyet û ewleme têda durust bît ئەو دروست نابێت دەبێت ئەمەیە کە گرفتمان چی ئێمە گرفتمان لەگەڵ ڕەوتە تونڕەوەکانە ئەمەیە ڕەوتە تونڕەوەکان لە مەفهومی چەمکی لە قورئانە چەمکی قەریە و هین تێنەگەشتون کە ئەبێ چی بێ ئەبێ مەفهومەکان جیاواز بن مەفهومەکە چییە مەفهومەکە ئەوەیە کە ناکرێت تۆ بە زۆر خەڵک لەسەر یەک ڕێباز کۆکەیتەوە بە زۆر خوان ئارەزوومەند بوون حەقمان نییە باسەکە لێرەیە کە ئەبێت تەنەوع هەبێ تەنەوع لەبەر ئەوەیە بینی ئیمامی مالک چەند عاقڵ بووە يعني كاتێک کە پێیان گوتووە وەرە مەزەبەکەی تۆ زۆر جوانە وەڵی بابیکەین بە مەزەبی هەموو ئومەتی ئیسلامی لە سینەوە هەتا مەغریب گوتی نابێ یعنی تەسەوور کە خۆی ئەڵێ نابێ خەڵک جیاوازە لە مەزەبەکانیە لەبەرەوە ئەم تەنەوع پێویستە کەواتە بچینە سەروی چەندێ بەحسا ئەزمونەکە شارستانی یا سەرکەفتی بکەین ئایا مە چ نموزەجێک و نمونەیەکی جوان هەیە ئەدوێ چەندێدا لە ڕووی ئاینیەوە زانای ئاینی ئاسانە لە شوێنێکا بێت دە 15 عائیلەی تابێ و فتوایەکیان بۆ بدە لە ڕووی ئاینی زانا ئەو زانایە بتوانێت لە شاری گەورەدا گرفت حەلکە و ئاریشە حەلکە چونکە گرفتەکان گەورن گرفتەکان قوڵن بۆیە نمونە یعنی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ئەگە لە بەغدا نەبوایە ئەوەندە فەهمی واسعتر نابوو لە چاو بڵێن سلێمانی بێ هەڵەبجە بێ بۆنمونە مامۆستا زەڵمی دەرەوەی نەبینایە و لە بەغدا نەبوایە ئەو فراوانی نابوو ئەلادینی سەجادی 35 ساڵ لە بەغدا نەبوایە ئەو تێگەشتنە فراوانی نابوو هەمیشا بینی ئەوانەی کە کرا جا وڵاتی تریش ببینی باشترە دەرەوە بی نمونەیەتر یعنی زانای زۆر گەورەمانی وەک مەلای گەوری کۆیە مەلای گەوری کۆیە چەند گەورەیە لە ڕووی عیلمەوە بەس چونکە هەر لە دوای پەرلەمانتاریەکەی هەر گەڕایە و هەر لە کۆیە حەسر بوو نەچوو بۆ دەرەوە ینی گەورەتر بەغدا شوێنی تر گەورەتر ناوبانگی نەبیسترا کە چەند گەورەیە مەسەلەن مەسعود محەممەدی کوڕی بەڕەحمەت بێ نامەیەک بۆ گۆرباچۆف نووسێ ئەڵێ گۆرباچۆف میخائیل گۆرباچۆف ئەمەی تۆ ئێستا ئێڵێ لەسەر مارکسیەت من چەند ساڵە وتومە بەس من چی بکەم لە شارێکم پێی دەوترێ کۆیە من کەس نامبینێ بەس تۆ لە شوێنێکی گەورەی پێی دەڵێن مۆسکۆ قسەکەی تۆ خەڵک بیستی قسەکەی منی نەبیست بۆیە بینی پێغەمبەر درودی خوای لەسەر چەند تەکیل لەسەر چەمکی مەدینە دەکاتەوە حەزی نەکردو خەڵک مەدینە بەجێ بێڵەوە بچێتەوە بۆ سەحرا جارێکی تر لەبەرەوەمانە هەمووی بەڵگەن لەسەرەوە جا پێغەمبەر درودی خوا ئەوە یەکەم جا پرسیارت کرد کە دێتە مەدینە بەڵێ بە مەفهومی داعش و ئەنسار بێڵە کاکەوە قورئانم هەیە و لە غەیری قورئان من هیچ تر قبول ناکەم ئێڵە دی کەیفی خۆتان قورئان منهەج و دەستور نینە ئەها لێی وەرەگرێ سەرچاوەی دەستورە قورئان سەرچاوەیە بۆ دەستور کاڵی قورئان سەرچاوەیە بۆ دەستور یعنی چی یعنی لێی وەرەگری ئەجینات و ئەگە وانەڵێ پێغەمبەر دەستوری مەدینەی بۆچی هەمومان شانازیەکەین ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر لە مەدینە دەستورێکی دانا بە ناوی وەثیقەت المەدینە وایە بەڵێ ئەی باشە زۆر جا بێ من دەڵێن کاکەوە قورئان هەیە دەستورتان بۆچی ئەڵێن لەبەرەوەی پێغەمبەر وای کرد درودی خوای لەسەر ئەگەر قورئان کە هی موسڵمانە فەرزی کەی بەسەر جوویەکە فەرزی کەی بەسەر مەسیحیەکە ئێتەوە خوا فەرمی لا کەواتە هەر دەستورێکی وڵاتێکی ئیسلامی ژێر سایە قورئانە پیرۆز بیت ئەم تکانی بیژنە دەستورێکی ئیسلامی ئان مەدەنی ئەوەش غەڵەتە بابەتم زۆر نووسیوە دەستور وەصف ناکرێ بە دەستوری ئیسلامی و دەستوری بۆچی ناکرێت چکە وەصفەکە دەستور خەڵک دەنگی پێدەدا دەستور پێدەوترێت چۆن بە مانەیەکی تر بڵێ یعنی ئەگەر باشی بڵێم دەستور هی خەڵکە دەستور ئەتوانی بڵێ چۆن دەستوری مجتەمەعە چونکە ئەم ئەچین بۆ دەنگدان با ڕەشنووسی دەستور تاواکەین ئەچی بۆ دەنگدان و دەست دەنگ بەو دەستورادی ئەو ئێستا لە بەغدا لیژنەیە کۆ نەبووە تۆ دەستکاری بکە ئەگە قورئانەکە خۆی بێنی خۆ قورئان نابێت دەستکاری بکەیت بەڵام دەستور دەستکاری ئەکرێ دەستور دەستکاری ئەکرێ لەبەرەوە پێغەمبەر درودی خوای لەسەر سێری کرد
حتا گەر ینی مسلمانەکەی جیاوازە ئەوە ناوی مهاجرە ئەوە ناوی ئەنسارە خۆ هەر ناو نییە خوا لە قورئان بەدوو ناوی جیاواز باسی کردو مهاجر هەیە و ئەنساریش هەیە ئەوجا تەماشاکە ئەنسارەکەشی ئەوسە و خەزرەجە عەرەبی مشریکیشی هەیە جووەکانیشی هەیە بە 18 قەبیلەوە ئەمە چیان لێ بکە ئەبێ دەستورێکیان بۆ بنووسێتەوە بە ناوی ئەو دەستورە جا لەبەرەوە دەستورەکە باسی پێکەوەژیانی ئاینی دەکات باسی پێکەوەژیانی مەدەنی دەکات باسی هاوڵاتی بوون دەکات باسی ئەوە دەکات هەر کەسکە لە کاری خۆی جا نمونەیەکی جوانترت پێ بڵم لە مێژووی ئیسلامە لە دوای پێغەمبەر و خولەفای ڕاشیدین عەباسیەکانە عەباسیەکان 37 دەوڵەت بژمێرە کۆی کەرەوە سنووری عەباسیەکان بۆ ئێستا دەوڵەتەکانی منتیقەی خۆمان بژمێرە 37یان بژمێرە لە ژێر هەیمەنی عەباسیەکان بوونە 6 زمان ڕسمی بۆ لە سەردەمی عەباسیەکان بە زمانی کوردیشەوە خەڵک قسەی پێ کردووە ئەوجا 8 ئاین ئەو کاتەش هەبووە هەر ئەمەیەکە ئێمە ئێستا جارێکی تر چاوی لێ ئەەکەینەوە کە لە کوردستانە 8 ئاین هەیە و لە کوردستانە بیاسایی ژمارە 6 لغاتمان هەیە و ئیعترافمان بە 5 زمان کردووە لەبەرەوە مەبەستم ئەو بوو خەڵک دەبێت تێبگا لە ڕووی ئاینی ئەم شارە فراوانە هەموو جۆرێکی تایە هەنەجار لە باسی مەولود و میلادە خەڵک لێ تێکەچێ لەم ماوەیە جۆم لەو شتانە بوو بەڵێنەرەکە کە خەڵکی ئەم شارە و ئەم وڵاتە لە کاتی مەولودی پێغەمبەر واتە زانی هەموو مسلمانە ئەو هەموو بۆ مەولود دەرچوو بوو ئەوە چۆن ئەبێ وابێ دوای لە میلادە لە سەری ساڵ عینی شوێن و عینی شوێن هەمان ئەم خەڵکە لەوێ کۆبوونەوە لە نەورۆزیشە هەموو دەرەچێ بووە ئەبێ ئەمە قبولکەی ئەمە شارە ئەمە هەموو نەوعێکی تایە لە ڕۆژی مەولودا خەڵک دەرەچێ لە ڕۆژی سەری ساڵیشە هەر دەرەچێ لە نەورۆزیشە هەر دەرەچێ لە سەیرانیشە هەر دەرەچێ ئەمە نابێت تۆ حیسابی 15 کەسی بۆ بکەی لە شوێن باش ئەف هەندە فتوا و فتواکاریە تێنەدان السەر ساڵ و نەڤروز و فلانجیە کە ئەف تشتە حرامن و نابێت موسڵمان بەشداری بکات السەر بنەمای چ تشتە هێنە گوتنە لەسەر ئەو بنەمای تەفکیری کەوتم ئەیانەوەیەک جۆر بیر و بۆچوون فەرزکەن ئەگە بیر و بۆچوونەکانیان لە ڕوانگەی قورئانەوە تەماشایکەن جیاوازیان قبولکەوە نمونەیەک پێ بڵێم عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ چ دەڵێ سەحابەکانیش زۆری وا دەڵێ ئەوە بڕۆ سەحیح بوخاری تەماشاکە ئەڵێ ئێمە کە لە مەککە بووین ئافرەتمان مافی نەبوو مافی مراجعە ژن حەدی نەبوو قسە لە قسەی پیاو بکە وەڵامی پیاو باتەوە بڵێ منش ڕەئیم هەیە ئەڵێ کە چووینە مەدینە ئەو هەر موسڵمانن مهاجرەکان چوونەتە مەدینە ئەڵێ وەختە چووینە مەدینە خێزانی خۆم عومەری کوڕی خەتاب دەڵێ خێزانم پێچەوانی من ڕەئی داوتمەوە چی و زمان درێژی و قسە دەکەی وتی بڕۆ ئەژنەکانی پێغەمبەریش وەڵامی پێغەمبەر دەدەنەوە هەندێکیان تا ئێوارەش قسەی لەگەڵ ناکەن وتی من چوم بۆ لای حەفسەی کچم کە خێزانی پێغەمبەر وتمەوە ڕاستە ئێوە وەڵامی پێغەمبەر دەدەنەوە لە ماڵەوەتی ئەی چۆن وەڵام دەدەنەوە هەتا ئێوارەش قسەی لەگەڵ ناکەن جاری و ئارە وەڵا کەواتە چ دەڵێ خەڵکی مەدینە ژنەکان مافیە بوو لەبەرەوە مهاجرەکان دەیانگوت ژنەکانی ئێمە لە مەکە مافیان نەبوو کە هاتینە مەدینە لە مەدینە فێر بوون کەواتەمە چییە شار ئەو شێوازەی گۆڕی مەسەن لە مەکە لە شایشتا دەفیان لێ نەداوە گۆرانیان نەوتووە پێغەمبەر بە عایشە دەفەرمێ ئەوە تۆ چووی لە ئەنسار ئەما کان معکم شیء من اللهو یعنی دەف و گۆرانیەکتان گوت ئەڵێ نەوەڵە ئەڵێ ئین الأنصار يعجبهم اللهو یعنی خەڵکی مەدینە وەکو کوردستان حەزیان لە شای و ئاهەنگ بووە لە سنووری خۆی تەبان جا مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کەواتە شار بۆ شار ئەگۆڕێ ئەبێ خۆمان ئامادەکەین بۆچی خۆمان ئامادە بکەین ئەم وڵاتە و ئەم شاری ئێمە و شاری هەولێرە و سلێمانی و دوهۆکە و هەڵەبجێ باسی ئێرە دەکەم عێراق و هەمووشی بەرەو گەورە ئەچێ ئیدی ئەم هەولێری ساڵی هەفتانیە ئێستا چەندین نەتەوەی تریشی تێ هاتووە بۆیە زمانە دەرەکەین یاسا دەرەکەین ئەڵێن 5 زمان لەم شارە لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان 5 زمان فەرمیە ئیدی ئافرەت دێتە پێشەوە ئیدی ئافرەت مزگەوتی خۆشی دەبێت هەموو ئەم شتانە لات غەریب نەبێ هەموو شتەکان ڕوەدا دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس جەنابێتت کەین بۆ پێشکەشکردنەوان هەمی یاخترێن پەر جوان و بها بینەرن بەڕێز وی ئاوای دێنە دومایاوی خەڵکێژی زۆر سپاس بۆین بەڕێژی هێویامەوە مەشاویدن خزمەتەکە بچیک پێشکەشی وین زۆر بەڕێز بکەین و سەبارەت ئەف بابەتی مە بەحەسکری باژێری و شارستانی زۆر سپاسی هەفکارین بەڕێژیت کەین گەلمە ماندوو بوون ببینیم خێر و شاد تا خەڵکەکادی خدای مەزن مە هەمیان بپارێسیت